سڵاوتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان. ئەمڕۆ بە هەمان شێوەی تەوەرەکەی دوێنێ قسە لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێچیروان بارزانانی دەکەین لە پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و لیژنەی سامانە سوشتەکان. دیارە دوێنێ قسەمان لەسەر ئەوە دەکرد کە چی باز بکرێەوە، چ شتێک ڕوون بکرێتەوە. ئەمڕۆ ئەو شتانی کە دوێنێ زۆرێک لە بەشداربووان قسەیان لەسەر کرد، ئەمڕۆ باس لەو تەوەرانە کرا وەکو داهاتی نەوت، وەکو کێشەی دارایی، موچەی فەرمانبەران. ئەم تەوەرانە باس کران، بەڵام دەمانەوێت لێرەدا زۆر بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک بدەین کە سەبارەت بە کۆبنەوەکە. دیارە لە کۆبنەوەکەی نێچیروان بارزانانی لەگەڵ سەرۆکایەتی وە سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان وەڵامی چەند پرسیارێکی دایەوە کە ڕاشی گەیاند 9 ملیار دۆلار لە پارەی فرۆشتنی نەوتی هەرێم وەرگیراوە و لە کۆبنەوەکەدا ئاماژەشی بۆدا کە پێویستە پەرلەمان ئاگاداری وردەکاری دۆسەی نەوت بێت و جەختیشی کرد بەردەوام دەبن لەسەر فرۆشتن و هەناردەکردنی نەوت. و نێچیروان بارزانی ئەوەشی خستە ڕوو کە 9 ملیار دۆلار پارەی نەوتیان وەرگرتووە و ڕێکەوتنی وزەی نێوان هەرێمی کوردستان و تورکیاش بۆ ماوەی 50 ساڵە و قابلی درێژکردنەوەشە. لە دانیشتەکەتدا دیارە ڕاستەوخۆ پەخشکراوە. ئەمڕۆ زۆربەی هاوڵاتیان ئەو دانیشتیان بینی، بۆیە ئەمڕۆ ئێمە تەوەرەکەمان لەسەر ئەوەیە کە ڕاو بۆچوونی ئێوە چیە لەسەر ئەم کۆبنەوەی ئەمڕۆی نێچیروان بارزانی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و لیژنەی سامانە سوشتەکان. دیارە نێچیروان بارزانی باسی موچەشی کرد و ئەوەشی وت کە 150 ملیار دینار موچەی فەرمانبەرانی هەرێمە، بەڵام سەرباری قەیرانی دارایی توانیویانە ئەو بڕە موچەیە دابین بکەن. دیارە لە کۆبنەوەکەدا هەریەک لە ئاشتیەورامی وەزیری سامانە سوشتەکان و عەلی سندی وەزیری پلاندانان یاوەری نێچیروان بارزانیان کرد لە پەرلەمان و وەزیری سامانە سوشتەکان ئەوەی خستە ڕوو کە ناکرێت گرێبەستە نەوتەکان بهێنرێتە ناو پەرلەمان، بەڵکو کارێکی وەها پێویستی بە گۆڕینی یاسایە. وەها سەرۆکی کاربەرەکەری حکوومەتی هەرێم ئەوەشی وت کە دەبوت ئەمریکا بەرامبەر بڕینی موچەی هەرێم ڕخنەی لە بەغدا بگرتایە، هەرچەندە ئەمریکا پشتیوانی ئەوە دەکات لە هەولێر و بەغدا لەسەر ناکۆکیە نەوتەکان بگەنە ڕێکەوتن. ئێمە هەوڵ دەدەین دواتر هەندێک خاڵی تر باسکەین کە لە کۆبنەوەکەدا خرانە ڕوو و ڕوویاندا لەگەڵ ئەوەی کە هەندێک لە پەرلەمانتارانی ئامادەبوو یاخود سەرۆکی فراکسیۆنەکان ئاماژەیان بۆ دەدا کە نەدەکرا بە پێڕەوی ناوخۆ پرسیار لە سەرۆکی حکوومەتی کاربڕەکەر بکرایە، بەڵکو دەبوو تەنها ڕوونکردنەوە و تێبینی بخرێتە ڕوو یاخود داوای ڕوونکردنەوە بکرێنەوە پرسیاری لێ بکرێت لەبەرەوەی ئەمە لە سەلاحیەتی ئەم خولە نییە کە لێپرسینەوە لە کابینەی پێشوو بکە کە لەلایەن خولێکی ترەوە یاخود لەلایەن خولی پێشەوە متمانەی پێست پێدراوە. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/ناریاتیڤ دەتوانن بۆچوونەکانتان بنێرن. هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایبیشەوە دەتوانن بەشدار بن کە مەبەستی ئەمڕۆی پرۆگرامەکە ئەوەیە کە ڕاو بۆچوونی ئێوە بگەیەندرێت سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆی نێچیروان بارزانی لە پەرلەمانی کوردستان. پەیمان لە دەربەندیخانەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش پەیمان خان. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. وڵی منە تەوەرەکە قسەم نییە، بەس ئەگەر لەسەر تەوەرێکی ترێ بێ زۆر بە کورتی لەبەرەوەی لەسەر تەوەرەکە پێمان باشە قسە بکرێت. وڵی ئێمە لە دەربەندیخانی لە گەڕەکی کانیسار کێشەمان لە کانیسار بەڵێ زەویمان هەیە، نە ئەقامانگەرەکە نە تاپۆمانگەرەک نە هیچ دەست تەرۆکاتی شارانە 2001 بۆ هەتا ئیستا نایڵێ ئێمە دەست بین بەو زەویانە بیکەینە خانوو سۆتم بەس تەوەرێکمان بەدانێن لەسەر ئەو بەڵێ تەوەرێکمان بەدانێن لەسەر ئەو بەرنامە ئێمەش بتوانین. بەڵێ زۆر سپاسەکەین. سپاس بۆ پەیمان خان لە دەربەندیخانەوە. ڕزگار لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک ڕزگار. ئەلو دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. سپاس دەکەین. فەرموو کاک ڕزگار. وەڵا ئەوڕۆ کۆبنەوەکەی نێچیروان بارزانی بەباشی بەڕێوەچوو، بەس باسی نۆتکردنەکە زۆر کەم بوو. بەڵێ بەڵێ کاک ڕزگار. وەڵای ستا قسەم نەما. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ کاک ڕزگار لە هەولێرەوە. ئالانی ئەلەن لە بریتانیاوە نسوویەتی هەرزوو وتمان ئەو کۆبوونەوەیە تەنها بۆ جوانکردن و بە یاساییکردنی داهاتە جراوەکانە. خەڵک ئێستا زۆر لەسەرکردە و سیاسەتمەدارەکان چاوکراوە و زیرەکترن، ئیتر بەسە خۆڵکردنە چاوی خەڵک.
سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک سەرتیب. ئەم کاتت باش کاچی من برای گەورم دەستخۆشی لە یەکەم ڕۆحەکەم. زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ کاک سەرتیب. برای بەڕێزم پەرلەمان لە هەموو دنیای جگە لەوە مەرکەز و ناوەندی بڕیار و قەرارە و جێگای لجانی تەشریعی و تەنفیزی و یاساییە و لەگەڵ ئەوەیشدا چاودێر و ڕەقیبە بەسەر دەسەڵاتەوە لە هەموو جونگەکانی ناو دەسەڵاتە بێ چاودێر بێ بەسەر دەسەڵاتەوە و لە هەڵس و کەوت و تەعامل لە سیاسی و اقتصادیەکانە. من ئەمڕۆ دەستخۆشی لە بەڕێز کاگنێچیروان بەرزانی دەکەم بۆ دووەم جار ئامادە بێ لە نێو پەرلەمان بەڕاستی ئەمە بەرەو موسەساتیمانەوە بەرەو دادوەرەیی و بەرەو خۆشگوزەرانی و بەرەو ئەوەی کە داهاتەکان بەعام بگەڕێتەوە نێو وەزارەتی دارایی لە برایم خەلیلەوە تا باشماخ و حاجی ئۆمەران و پەرزی ملەزخان و دەخل و زەریبەکانی ناوخۆ و ئاو و کارەبا و باج و هەچی درامەت هەیە لە وڵاتە هەمووی بە شێوەیەکی شەفاف بگەڕێتەوە وەزارەتی دارایی بۆ ئەوەی ببن بە خاوەن یەدەکێکی ئەختیاد و خاوەن ئەمنی قەومی خۆمان لە ڕووی اقتصاد و دارایەوە من دەستخۆشی لەکەم تەمەند درێژ بێ و خوابی پارێزێ و هەر سەرکەوتوو بێ ئەو پیاوە و سپاسی بەڕێز دەکەم بۆ تەوەرەکەیشی جارێکی دەست خۆش بێ و هەر بشی برای بەڕێز. سپاس بۆ کاک سەرتیب لە چەمچەماڵەوە گەرمیان لە دەربەندی خانەوە ئەم کاتت باش کا گەرمیان. ئەم کاتە باش کا شۆنگیان. زۆر سپاس فەرموو کا گەرمیان. وەڵای کشوا من لەسەر تەوەرەکە بە سەرۆکی حکوومەتی کاربڕێکە ئەڵێم ئەو قسانەی کە ئەو کردوێتی من پێ بە ڕای من هیچی شەفاف نییە. من پێش هەموو شتێ دەستخۆشی لە ڕابوون مەعروف ئەکەم چونکە ڕابوون مەعروف قسەکانی هەمێ ڕێک بوو چونکە لەبەر ئەوەی عەدڵی سەرۆکی حکوومەت و سامانە سروشتەکان نەبوو لەوە ڕەخنەیان کرد لە ڕابوون مەعروف و تووڕە بوون. من دەستخۆشیان لێ ئەەکەم دەستخۆشی لە کاکشوان کڵاسدەری ئەەکەم کە لەبەر ئەوەی وتی سەرۆکی حکوومەت لە زەربە لەسەر خۆی و شەکرەکەیشی گەنە پەرلەمان ڕووکردنەوە بۆ خەڵک بدەن پێ. باشە کا گەرمیان بۆ چوونی تۆ چییە لەسەر ئەم کۆبوونەوەیە چی دەڵێ لەبارەی کۆبوونەوەکەوە پێت وایە چۆن کۆبوونەوەیەک بوو؟ بەڵێ وەڵی کاکشوان بەلای منەوە شەفاف نەبووە کۆبوونەوەیەکی ئیجابی نەبووە. پێم وایە ئەو سامانە سەرۆکی سامانە سروشتەکان ئەو کتابانەی بەرز کردووە ئەو کتابانە هەمێ لە سەری ڕۆژە دەرەچێت شەفاف نییە ئەوە هیچی قابلی قبوڵ نییە خەڵک هەموو شتەکان نەبینێ بە چاوی خۆی. من سپاس بۆ کا گەرمیانە دەربەندی خانەوە ئاسۆ لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاگاسۆ. کاکەشوان سڵاو لە بەڕێز دەستخۆشی لێ یەکەم. زۆر سپاس. هەرمەتە هاتنی سەرۆکی حکوومەت من بۆ خۆم بەدەستێکی باشی ئەزانم بەڵام ئەوەی کە جێگای ڕەخنە بوو ئەوەی کە جێگای سێرە یعنی عەقدێک بۆ ماوەی 50 ساڵ ئەکرێت لەگەڵ تورکیا ئەمە بەڕاستی کارەساتێکە بۆ ئەم وڵاتەی ئێمە لەوانەیە لە ئایندەیە بەڕاستی کارەساتێکی خەتەر بێ و من ڕەخنەیەکشم هەیە لە سەرۆکی بزوتنەوەی گۆڕان دیارە ئەو بەزە لەویا کە باسی کرد تەنها باسی تەنکەرە نەوتەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی کە دیاران بەڕێزانە لەوانەیە هیچ ئامارێک و داتایەکیان لا نەوێ یان بە جورئەتەوە نوێرن دەڕاستی باسی تەنکەرەکانی حاجی هۆمەران و ژێر دەسەڵاتی پارتیا بکەن ئەمە جێگای ڕەخنەیە چونکە ینی ئەو سەردەمە بەسەر و ینی کۆمەڵێ شعار و یان شتی مزایدەی سیاسی و شتانە بکرێ ینی بەم برادرانش بە خۆیان ناچنوانی هیچ یان لەگەڵ یەکێتیان نەبێت لەم دەڤەریا و دەڤەری ئەو لاژۆ بزان هیچ شتێک نیە و سپاسانە. سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانیەوە. لە فەیسبوکەوە گۆران عەبدوڵڵا لە دانیمارکەوە بۆ چوونەکەی نووسیوە دەڵێت بە بڕوای من ئەمەی کە ئەکرێ دڵنیابوونە لە کار و پرۆژەکان چونکە وەک خۆی نووسیوەتی تا گۆڕان لە ئارادا نەبوو کێ و کەی بینرا حکوومەت و وەزیری سامانە سروشتەکان لە پەرلەمان ئامادە بن دیارە پێشتر ئامادە بوون لە خولی پێشی پەرلەمانی کوردستان. هێمداد خورشید نووسیوێتی شەرعیەتدان بوو بە سیاسەتی نەوت تاوەکو داهاتوویەکی تر. ڕەنجبەر شاهی زێباری نووسیوێتی من ئەڵێم ئەم کۆبوونەوەیە نابێتە چارەسەر و دەبێت لایەنی پەیوەنددار چارەسەری و ئامانجی وای هەبێت و با بەس بێت هەتا کەی ئەم کێشانە بمێنن. عوسمان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عوسمان. هەموو کاتێکتان باش کاگەیان. فەرموو بەڵێ. هەموو کاتێک باش بڵێ. سپاس دەکەین فەرموو کاک عوسمان. وەڵا کاگەیان بەسبەتی ئەو تەوەرەی کە ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەی بۆ نابێت لەسەر قەزەکانی هەولێر ئەو نەوتانەی مەنتیقی حاجەمەران و گەڵا ئەوانە ئەوێرە قسە بکات بۆ بەس سلێمانیەکان
بەڵێ کاک عوسمان سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. ئەمە بۆ ناوێت لەبەر ئەوەی لەژێر پارتیە هینەکانی پارتی قسەکە بۆ باز سلێمانیەکان. بەڵێ پێت وایە چۆن کۆبنەوەیەک بوو کاک عوسمان؟ کۆبنەوەکە ئیجابی بوو، من پێ خۆشحاڵم بۆ کۆبنەوە، بەس بە شەرتێک ئەو سەرۆکی پەرلەمان باسی سلێمانی نەکە، ئەگەر ڕاست دەکە خۆی سپاس بۆ کاک عوسمان. هەر لە سلێمانیەوە کاک هێمن لەگەڵماندایە. کاتۆ باش بەرە هەموو کاتێکت کاک هێمن فەرموو. زۆر سپاس وەڵای بوو من پێرش لە بەردامەکەی باسی هینم کرد کە گوایە 50% ئاراسەی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارەکە ئەو لایەنە پەیوەندیدارانە کراوە کە تایبەتن بەکەی سینەوەی. بەڵام بەداخەوە ئەوەی ئەمڕۆ بینیم بەڕاستی لەبری بەڕێز سەرۆکی حکوومەت وەڵامەکان زۆر بە سنگفراوانی و بداتەوە بە شێوەی وەڵامەکانی دایەوە، یعنی بەڕاستی وەکو ئێمە لە دیوەخانێکا دانیشت بین ئاغاکانیش لەسەرەوە، یعنی حەق وا بوو تۆ باکراوی بۆی پرسیارەکان وەڵام بیتەوە، نەک بڵێ وەڵای ئەمە جۆرێکە لە مزایدەکردن. بەڵێ کاک هێمن هەندێک لە پەرلەمانتاران دەڵێن لێپرسینەوە نەبوو لەبەر ئەوەی ئەم خۆڵەی ئێستای پەرلەمان ناتوانێت لێپرسینەوە لەگەڵ کابینەی پێشووی حکوومەتدا بکات، بۆیە کابینەی داهاتوو لەلایەن ئەم خولەوە متمانی پێدەستێت. بەڵێ کات دەدەینێ ئەمە یەکێک بلۆ قسانی کە دەوترێت بە پێی پەیڕەوی پەرلەمان ناتوانرێت پرسیار لە سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر بکرێت. تۆ بۆ چون چی بوو لەسەر ئەم خاڵە؟ باشە کاک شوان، باشە ئەگەر ئەو وەڵامی پرسیارەکەن ئەی باشە ئەمان بۆچی پرسیارەکەن، یعنی تۆ کاکە تۆ سوود ئەزانی وەڵامەکانت دەست ناکەوێتەوە، یعنی تۆ قەرار وا بوو ئەمڕۆ کۆمەڵە پرسیارە دەستکرد کۆمەڵە وەڵامە دەستکرد، بەڵام بەداخەوە پرسیارەکانیش وەکو چۆنەوەی وەکو بڵقی سەراوی لێ هات، بەڕاستی وەکو بڵقێکی و ئەڕاوڕێز یەمە سەراوی خۆم و سپاسانەکەم. سپاس بۆ کاک هێمن لە سلێمانیەوە. دلۆڤان لە دهۆکەوە. مرحبا کاک شوان. مرحبا کاک دلۆڤان. بورە کاک شوان، من سەرەتا مدرێت دەستخۆشی سەرۆکی پەرلەمانی کوردستانی بکەم، هیویدارم هەڵوێستێکی هوساڕۆن و ئاشکرا بن و مدرێت شتێکی باغەڵام کوگاوە سەرۆکی فراسیۆنە گۆڕان پرسیارش نێچیروان بازان کە نێچیروان بازانی یعنی عاجزی بید پەرلەمان جێ هەندێک تو بزانی کە جێ هەندێک کە بزانیتن تا چ کردێت تا چ نەکرد گاوە ئەو پرسیارش نێچیروان بازانی کە نێچیروان بازانی توورە دەبیتن، یعنی ئەوە جهێ پرسیارە جهێ صعبەتە تو ساعکە، یعنی سەرۆکی حکوومەت لێرە نیشتەخوارز نوێنەری خەڵکی کوردستانی پرسیارە جێ دکەتن پرسیارە شەقام جێ دکەتن ئەو گاوە پرسیارە دکەتن توورە دەبیت، بەڕاستی ئەوە جێ کەنیە جێ صعبەتە دەبێت برا نەفتە ئەو نەفتە ئەو داهاتە چ لێ هاتیە ئەو توورە دەبیتن. ئەم هەمووی دەزانین بە هزاران تەنکە لە حاجی عومەران و برایم خەلیل و باشمات هیدەت دزین گاوە بەحسەوێت دەچێتکەن ئەم توورە دەبێت، یعنی ئەوە جێ سەیرە جێ پێکەنینە و جێ صعبەتە. بەڵێ کاک دلۆڤان کاتت ماوە ئەگەر قسەیەکت هەبێ بەداخۆ پەیوەندەکەی بشڕە. ئاراس لە دەربەندی خانەوە لەگەڵماندایە. ئەم کاتۆ باش هەموو کاتێکت باش کاک ئاراس. بەڕای من کۆبنەوەکەی ئەمڕۆ تا بڵێ ئیجابی باش بوو، چونکە سەرۆکی کاربڕێکەر دەرگای پرسیار وەڵامی بەڕای پەرلەمانتارانە کردەوە، هەرچەنە گرج و ئالۆزیەکی پێوە دیار بوو، بەڵام لە هەمان کادا چەند زانیاریەکمان لەسەر بوجە و شەفابوونی نەوت دەستکەوت کە ناپرسیاری من ئەمە لێرەیە ئەوەیە بۆچی ڕابوون مەعروفی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئەو پرسیارانەی ئاراستی سەرۆکی پەرلەمان کرد کە لە هەمان کاتا سەر بە بزوتنەوەکی خۆیانە نەیتوانی پرسیارەکان ئاراستی سەرۆکی کاربڕێکەری حکوومەت کاتە لەسەر لیستی پارتیە ئەو نەوتی ئەم خەڵکەیە هین بەگشتی تەنها لەسەر ناوچەی سەوت ناتوانێت بڵێت بۆ ئەم نەوتە شەفاف نییە، ئەگەر شەفاف نییە لەسەر ناوچەی زەردی شەفاف نییە، وایە یاندا؟ گوێمان لێتە کاک ئاراس؟ بەڵێ گوێمان لێتە بەڵێ ئەگەر قسێکت مابێ. زۆر سپاس، بەڵام هیوادارم ئەگەر ئەو دیفاع لە خەڵکی ئەکات بەگشتی لە زاکۆ تا کوفری تەنها لەسەر ناوچەی سەوت بەڕای من مزایدەیەکی زۆر سیاسیش بوو. زۆر سپاس بۆ کاتەکەتان و مەمنون. سپاس بۆ کاک ئاراس لە دەربەندی خانەوە. محەممەد لە هەولێرەوە. ئەم کاتت باش کاک محەممەد. ئەلو باشی بەڕێز. زۆر سپاس کاک محەممەد فەرموو.
بەلایەن نەوتەکەەوە پرسیار لە نەوتەکەکەین این حکوومەتەوە وڵای هەمووی دزیێتن خۆم ساخترێلم 2 ساڵ با قسەکانمە لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆ بێت لە ناو پەرلەمان بە ئامادەبوونی نێچیروان بارزانانی سەرۆکی حکوومەتی کاربەڕەکەر و کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکاتی پەرلەمان و لەژنەی دارایی و سامانە سروشتەکان لەسەر ئەم کۆبنەیە چ ڕاو بۆ چوونێکت لا دروست بووەتەوە و دەڵێ چی؟ وڵی هەر بۆ خۆیانە ڕاستی هیچ فایدەی بۆی مەتە کۆبنەوەکە وەڵامێک نەبوو بۆ پرسیارێکی تۆ چیت لەبارەوە زانی چ سەرنجێک تێ لەسەر کۆبنەوەکە؟ ئازای بەڕێت با پێت دە من 4 ساڵە 4 ساڵە ساخترێلم ترێلەکەش هەمووین مەسئولەکانە لەسەر ئیشەکەم یەکەی ئەو کۆبینەوە مافەبنامی بۆ خۆیان هەر دزیە بۆ خۆیانە باش هیچ سەرنجەکەت نییە لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆ بەداخەوە دیارە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵماندا ئارام لە زاخۆوە ئەم کاتت باش کاک ئارام کاتە باش ئێواری باش زۆر سپاس ئێوارەت باش فەرموو خودی ما باوری پێنینە و خاصەتەن نێچیروان باردانی ما یەکجار باوری نێچیروان باردانی نینە نێچی ڕاستە بیتە شخوانێدی پتر خزمەتی بکات بەس بۆچی ئەوی ڕاستە کە بلا باوریە خۆ بجێینەوە گوت دوو خەڵکی دێ هەرێکی 500 دلار دەنە خەڵکی دیارە بەدی خۆلیبی هەڵبژارتنێت دیگرتیە و نێچیروان باردانی اتوێرێ داد via ku serokê perlemanî û evêndî pisyareka wesa jêbken ku bi dilê wî ev xizmetên wî kine vî vîdviya û pisyare jê bête kirin boçî ev pisyarê nev dilî ev pisyare ev mukavin wî xizmet nekirî boçî ev pisyare nekin demê ev neftekî ve dizêt boçî pisyare dahatê ji berî nûke nedkir boçî pisyare dahatê gumirka wanê dînetke ji berî nûke boçî nûketê ve 2014 ve hatine bûn perlemanî dawet axivin û em dê bû aşkirakin babeş ev 10 sala û 20 sala kawkî veçûn hemî 2014 da derketin ما باري بينين او تشتكي جيناك طاف قصي بركاج قلت ما باري بني شيرواني نو شرحتين دكاج سپاس بۆ کاگارام دانا لە چوار قڕنەوە کاتت باش هەموو کاتێکت باش کاک دانا والله برا جوانەکەم خەڵک لە پێغەمبەری ڕازینە صلی الله عليه وسلم با بۆ شێوازە قسە نەکەین کاک دانا با بۆ شێوازە قسە نەکەینەوە خزمەت بە گفتوگۆکە ناکەوە دواتر ڕەنگە بە هەڵە لێ هەندێک کەس لێ تێبگەن ئەگەر بەڵێ ئەگەر ڕەخنەت هەیە ئەمە کاتت دەدەینێ بۆی قسەی زیاترکەی لەبەرەوەی کاتەکە دەگرین بە قسەکردنەوە بەڵام لەگەڵ ئەو شێوازە کوردستاندا هەبە بەڵێ چکە ئاشتی هەورامی زلامی زۆر بتوانە خەڵک دەڵێت دزی باش یاراخی ئەنفالی کردن چیمیای پێداکردنەوە نەوتی دەبا کەس لێ ناپرسێتەوە بۆ خەڵکە جوم دەکات ئاشتی هەورامی هاوڵێکرد کاک نێچیراوای کرد دەبێ خەڵک پێی خۆش بن هەنێ و دەستکەوتانە ئێمە کارنەکە دەستکەتی وامە هەبێت دەبێت تەعاملمان هەبێت لەگەڵ خۆماندا وردە وردە خەڵک هەر دەڵێت دزی و دزی باشە خەڵک چاو لە ئۆپۆزیسیۆن دەگە ئۆپۆزیسیۆن چی کردووە بۆ خەڵک ئەنێ ها خەڵک دەڵێ ئەولا ئەی بۆ ناچن مزارە بکەن لەسەر مالیشی بڵێن کاکە بۆ مەعاشمان بۆ نانێرێ ئەم ڕێزمێ بۆ هەموو برادەران بەخوای مەعاشیشم نییە باس پێم خۆشە کوردستان نانی هەموو شتێکی خۆی کاک دانا بۆ چوونت لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆ بەڵێ کاک نێچیر بە فسینگەشی فرانەوە هاتۆ وەری گرتووە و دەستخۆشیشی لێ دەکەم و سەرۆک حکوومەتەشی بتوانە بەڵێ زۆر سپاسیش و سپاسان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد ئەلو ئەم کاتت باش زۆر سپاس فەرموو کاک نەوزاد وڵای کاس شوان نازانم دەربارەی کۆبنەوەکەی ئەمڕۆ من نەبینیوە بۆ گەو برادەرانە قسەی لێکەن بەس هیچ وەرزایی سادێکی نەبوو ئەو کۆبنەوەی ئەمڕۆ دوای ئەڵێن کاک نێچی تووڕە بۆچی تووڕ ڕابێ یعنی ئەو تووڕ ڕابێ بەڵامدا پەرلەمانگای فراکسیۆنەکانی تووڕە بندێ یعنی چییە دوای وەڵای برات ئەو کۆبنەوە بەیان کۆبنەوەکەی ئیسفادەیەکی نییە یعنی لێپرس دوای ئەڵێن ئەم بۆیان نیە لێ پرسنەوە لەگەڵا بکەن لەبەرەوەی کابینەوەکەی چ دەنگی بوویانداوە یعنی ئەو هەموو گەندەڵیانە کردە بەسەریانە تێپەڕێ دوای بە ئیشەم گوێم لە مالیکی بۆ ئێمە بوجە تێنەپەڕا ئێمە ڕاتم کەسمان نەبڕیا پرسیان لە پاسەوانی سنوور بکەن بدان ئاید بزای ناخۆی ئێمە بدان ڕاتم بۆ ڕاتیان بۆ ڕایانە دوای ڕاتم کەرکووک ئەوەی ئاید بەغایە ڕاتمی بۆ هەموو مانگێ ئەڵێ ئێمە بوجە تێنەپەڕاوە خەدای خوش بۆ بوجیان تێنەپەڕانوە ئەوە لە دەسات ئێمەیان نییە دوایش ئەمان یعنی یانەوێ ئەم کابینەیە وەڵا دەنگی پیانە داوا یعنی ئەو هەموو شتیانە کردووە بەسەریانە تێپەڕێتەکەت باسی نەکا بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد فەریدون لە شارە زۆرەوە لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاک فەریدون ماولێژم کاتتان باش هەموو کاتێکت باش
ببوورە بەڕاست لەسەرەوەەکە بابەتی کەوتۆم نییە چووکم ئەوەی کە دیار بۆ خەڵک بینیوەوە خەڵکی زۆر دەپرسار لێوەکە بەڵام ئەوە جێ سەرنجی منە بۆ بەرنمەکەیەوە ئەگەر بەڕایستان لاکەنەوە سێری پشتی خۆتانکەن ببوورە ئەو شاشەی پشتەوەتان کە کۆمەڵە فلیمی نەشیا و پیشانەدا بەڕاستی پێم خۆشە شعری خەڵک ڕابگرن و بەرنمەیە بەو شێوەیە نەبی و دەستان خۆش بزۆر وانە شتی نەشیا و نییە کاک فریدون ئەوە کەناڵی ئاسمانیە و شتێک نییە مە لە خۆمانەوە فیلم نییە بەو شێ بۆمانای نییە کاک فریدون ئەمە شتێکە کە نازانم دوورکەوتین و لە قسەکان لەسەر تەوەرەکە شتێک کە کەناڵێکی ئاسمانی بێ پێی ناوترین نەشیا و ئێمە لێرەدا مەبەستمانەوە نییە کەشتی نەشیا بڵاوکەین نەشیا نییە سپاس بۆ تێبینێکت ئێمە گوێ لە هەموو بۆچون و ڕخنەکانتان دەگرین بەڵام بەو زمانە نەبێت لەبەرەوەی شتی نەشیا و ئێمە لەگەڵ ئەوە نین کە بڵاوکەینەوە ئەوەی کە وەکو دیکۆر ئێمە بەکارمان هێناوەوە تەنها چەند کەناڵێکی ئاسمانی ئەگە فیلمێکی نەشیا و بێ بەو مانایی کە تۆ ئەڵی دەبێت ڕوونیکێتەوە نەشیا و چیە لەبەرەوەی نازان من خۆم سەیری یەکەم ئەیبینم لێرەوە هەندێک جار ئەگە شتێکیش بێت ئێمە دیارە کۆنتترۆلی خۆمان کردووە بەڵام بەوە نەبووە کە ئێمە شتێکی نەشیا بڵاوکەینەوە ئاگامان لێ نەبێت سپاس بۆ کاک فریدون لە شارە زورەوە بێستون لە بریتانیاەوە لەگەڵماندا سلااو لێ بێ کاک بێستون سڵاو لە تۆش بەڕێزم دەست خۆش بۆتەوەرە بەڵی ئەوەی ڕاستی بێ منی شەروەکو جارانی پێشووی شتێکی تازم بەدی نەکرد لە دانیشتەکان هەر تۆمەت بەخشینەوەیە پارەکان دیارنیەوەش ئەوانی شەڵێن ئەوەمان کردووە لە هەمان کاتە بچووکردنەوەی دەسەڵاتی پەرلەمانە بەداخەوە ئەو هەموو ئەندام پەرلەمانە کە دەنگیان پێدراوە ئامادە نەبوون تێناگەم بۆچی وای لە هاتووە هەر عەرزی عەزەڵاتی حکومەت بوو هیوادارم ئەم کۆبوونی کە بێتەوە هەموو بەرنامەکان بەشدەران بن دیارە ئەمە بەس نازانم خۆفەرزکردنە چییە بۆچی ئەندام بەرنامەکانی تر ناتون لە هەمان کادا وایە نێچران بەرزایی تۆزێ خۆی کۆنتترۆل کردایە بەڕاستی زوو هیمان لەخات زمانی حکومەت کارەشە و ڕەشە و پەنجە ڕاوەشانەوە شتێکی باش نەبوو زۆر سپاس سپاس بۆ کاک بێستون لە بریتانیاوە سپاس بۆ بەشداریکردنت لە فەیسبوکەوە ڕۆستەم شوانی نووسێتی بەڕای من پەرلەمانی ئەم خولێ حکوومەتی هێرێن بەڕاستی داکۆکی لە مافی خەڵکی دەکەن ئەم گۆڕانکاریانەی کە دەبیندرێن ئەمەش لە سایی وەک خۆی نووسیوتی سەرۆکە گەنجەکەی پەرلەمانەوەیە و ئاماژەی بە ڕۆڵی بزوتنەوەی گۆڕان کردووە لە پەرلەمان سەلام شێخانی نووسیوێتی بەڕای من ئەم دانیشتە بەس بۆ یەکتر ناسینی پەرلەمانتارەکان بوو وە خۆی دەڵێ دەمەتەقەیەکیش بوو بۆ پێگەیاندنی سفرەخوانەکە تا خواردنەکە پێگەیشت بەڕای من بۆ نان خواردن بوو بۆ ئەم دانیشتە و ئەم دانیشتە وەک ئەوەوە بوو هەندێک شتی نووشێ ڕەنگە ئێمەگە بیخوێنەوە خۆیەوە تەشیر بێ بە پەرلەمان و بە لایەنەکانی تر ڕۆستەم لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ڕۆستەم بەڵێ دیارە پەیوەندەکی ئامادە نییە نەژمەدین لە سیمێڵەوە سڵاو لێ بێ کاک نەژمەدین الو مرحبا مرحبا سپاس فەرموو باش أحوالك فەرموو کاک نەژمەدین سپاس دەستخۆشی بەرنامەتت کەم زۆر سپاس ودەستخۆشی الفي ئەڤرۆ کۆمبینا ئەف سێ ساعتە و vێگەژەم نزان کا چەند ساعتێک دی سەرۆکی حرێمێ کوردستان کاگنیچی ڕینشتیا خوارێ دەستخۆشی هەموو ئەندام و کادرێ و پەرلەمان و حزبێ و حکومەتت کەم وەکی برا هەندێکت بژن ئەvێ دزی مادزیە بلا بەسە ئەم هەمی برایەتێکن ئەم دەست هاوینە دەستەیەک و دوو حکومەتێکی جوان تەشکیلکەین و ئەvە مافێ me ئەvە بەرهەما خوینا شەیدێ me و کەس و کارێت me ئەمفالێت me هەمیە me و ئەف پارەت چت نە قەزیە دزیە نەچێ ئەvە ئەف ئاوایە ئەف ئەودیە هەمیە مدبینی خۆشی و بەڕێز و ئەز وی کاکنیچریت بینە مهندسێ کوردستانێ مهندسێ تانجا سەرێ me و قەزیە بێژە مالێکیت بژێت ku pare nebiriye belê berê pare biriye û neweyî ew dibêjetin û em piştwanî serok kaknîçîrê dikene û kak serok Mesûd Barzanî dikene û hemî Mam Celal destxweş îşallah xweşî bête nav me da û dawal hemî hizbat kem xwe bikene êk dest û êk ewîdî bişne Parlemanê Îran. سپاس بۆ کاک نەجمەدین سەروەر لە هەڵەبجەی تازەوە ئەم کاتت باش کاک سەروەر زۆر سپاس فەرموون کاک سەروەر دەستخۆشی بەرنامەکەتان کاک سەروەر بەڵێ بۆ چوونت لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆ بەڵێ دەستخۆشی بەرنامەتان لێ یەکەم دووبارە و ڕاستەخۆ بەرنامەکەم بینی من بەس بەڵام
هیچ شتێکی تازەم تیا بەدی نەکرد وەڵی ئەتوانم بڵێم هەر عەرزی دەسەڵات بوو عەرزی وەزارەتی سامانە سروشتەکان بوو کە پیشانی خەڵکی بن و عەرزی دەسەڵاتیاکەن ئەگینا بۆچی لە 4 ساڵ لەمەوو بەری خولی پێشووی پەرلەمانە بۆچی نێچیروان بارزانی و بەڕێز هەشتەوەرامی ڕاستچوونێتە پەرلەمان. باشە کاک سەرۆڤا پرسیارێ بکەم لە کۆبنەوەکەدا کۆمەڵێک ئامار و ژمارە خرانە ڕوو بۆ پێت وایە ئەمە عەرزی دەسەڵات بوو باوەڕ پێی نییە ئامارانە بەرەزەکەم تۆ سێریکە ئاشتی هەورامی و بەڕێز جەنابی ئاشتی هەورامی لەگەڵ نێچیروان بارزانی هەردووکیان پارتی هەردووکیان عەرزی دەسەڵاتی خۆیانیان نەکرد کە بۆەوەی کە خەڵک بڵێ پارتی شەفافە پارتی چی ئەی 23 ساڵە بۆچی وایان نەکردووە بەس بە جوابی ئەو پرسیارە ئەگەر بۆ هەموو بینەران 23 ساڵە داهاتی نەوت دەبان داهاتی خەڵک من دەستخۆشی بەرنامەکەتان نێکم دەستان خۆش. سپاس بۆ کاک سەروەر لە هەڵەبجەی تازەوە و چانێک و بەردەوامی لەگەڵتان بەڕێزان. دووبارە سڵاوتانە بێ بەڕێزان ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکە تایبەتە بە کۆبنەوەکەی ئەمڕۆی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربڕەکەری هەرێم لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان هەروەها لەژنەی دارایی و لەژنەی سامانە سروشتەکان پشتیوان لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک پشتیوان. کاک پشتیوان کاک شوانم کاتت باش. زۆر سپاس کاک پشتیوان فەرموو بەڵێ. خۆشی تەوەرەکەت لێکەم. سپاس دەکەین. سەرەتا مناڵێم گۆڕان لە سەرتاوە کە دروست بوو ڕقی لە گەندەڵی بوو دڵنیام ئەوان بۆیە دروست بوونە کە دژی گەندەڵی بۆسن بەڵێ سەوزەرد ئەوانە لایەن نییە کە ئەوان داهاتی خەڵکە خۆن وەکیەکە خۆن وەکیەکن سەردا وەکیەکە دەودشان گۆڕان زۆر جیاوازە من قبول ناکەم لە هیچ کەسێک کەس باس گۆڕان بکە بە غەڵەت لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان حتا ئێستا غەڵەتێکی نییە بەس ئەوان دزن ئەوان گەندەڵن ئەوان کاک پشتیوان با بە زمانە قسە نەکەین با بە زمانە قسە نەکەین بۆ چوونی تۆ لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بەڵێ فەرموو ئەوان موچە یەک پێش بەگیان پێ ناودرێ ئەوان گەندەڵن دزن کاک پشتیوان بۆ چوونت بەداخەوە دیارە پەیوەندەکەی داخستەوە ئێمە دیارە خۆی داخستەوە بەڕێزان کاک پشتیوان لە کەرکووکەوە باس لە کۆبنەوەکەی ئەمڕۆ بکەین تکایە بەڕێزان سەرنجەکانتان لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆ ڕەخنەتان هەیە بە لە چوارچێوەی ئەم کۆبنەوەی ئەمڕۆ بێ و من ئەو پرسیارم لە کاک سەروەر کرد ئەمڕۆ لە کۆبنەوەکەدا ئامار خرایە ڕووە ژمارەیەک لەو گرێبەست و داهاتانی کە هەن باس کران دەکرێت لەسەر ئەوش قسە بکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین باس لەو بکەین کە ئایا ئەم کۆبنەوە تا چەند وەڵامێک بوو بۆ پرسیارەکانی ئێوە دوێنێ نزیکەی زیاتر لە 30 کەس بوون لە مایکی خەڵکدا پرسیاریان دەکرد لەوەی کە ئەمڕۆ باس لە چی بکرێت چ شتێک ئاشکرا بکرێت ئەمڕۆ ئەو پرسیانە باس کران ئێمە دەمانوێت بزانین ئایا ئەمە وەڵام بووە بۆ ئەو پرسیارانەی کە بەشداربوانی دوێنەی مایکی خەڵک کردیان و ئەو پرسیارانەی کە لە ئێستادا لە شەقامی کوردیدا هەن لە هەرێمی کوردستاندا سۆز لە شارباژێرەوە ئەم کاتۆ باش کاک شوان هەموو کاتێکت باش سۆز خان دەستخۆشی بەرنامەکەت لێەکەم زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ وڵی لەسەر تەوەری بەرنامەکەت سەرەتا دەستخۆشێکی زۆر زۆر لە سەرۆکی فراکسیۆنی گۆڕانەکەم لە پەرلەمانی کوردستان وڵی ئێمە چوارساڵی داهاتوی پێشوو ئەوەمان بینی کە فراکسیۆنی گۆڕان بە چ جوهدێکەوە لە پەرلەمان دیفاعیان لە مافی خەڵکە کرد ئێستاش بینیمان چۆن لەسەر مافەکانمان پرسیاری ئاراستەی بەڕێز نێچیروان بارزانی کرد لە پەرلەمانی کوردستان بەڵام زۆر زۆر بەداخەوە پرسیارە و ئاراستەی ئەکات ئەویش تەنها بۆ خودی خۆی نییە بۆ سەرۆکی فراکسیۆنی گۆڕان تەنها ئەوەیە کە لەسەر داهاتی ئەم میلەتە قسەی کردووە بەڵام ئەو خۆی تووڕە کردووە من هیچ ڕقم لە هیچ لایەنێک نییە نەگۆڕان نەیەکێتی نەپارتی ئەوە بەس من لە قسەم لەسەر مافی یەک بەیەکی خەڵکی کوردستان هەیە بەڵام زۆر بەداخەم بۆ بەڕێز نێچیروان بارزانی لە پەرلەمانی کوردستان ئەوە هەڵوێستی بەعکسەوە ئەبوایە هەرچەنەوە بمزادی سیاسی داهێنێت من سپاس بۆ سۆزخان لە شارباژێرەوە هۆشیار هۆگر عەبدوڵڵا نووسویەتی 50 ساڵە حەزبەکانی لای خۆمان وتوێژی ڕۆشنبیر و قەڵەم بەدەست و ڕاگەیەنکاران دەمانکەن بە دوژمنی دەسەڵاتی ئەولا بەڵام وا دیارە ئیشەکانی ئەوان تەواوە بەڵام سیاسەکانی ئێرە بازرگانی بە معاناتی ئێمەوە دەکەن کاک پێشەنگ لەگەڵماندا ئەم کاتت باش کاک پێشەنگ کاکە سەلامی خواتان لێبێت زۆر سپاس دەکەین کاک پێشەنگ فەرموو
بەڵێ ئەوە هەرچی کۆبوونەوەی کوردێکا یعنی ئەو سەرکردانی کورد ئەیکەن لە سایانەوەنەوەی بێ ئەنجامە ڕوات چەند ساڵەوە 20 چەند ساڵە حکوومەت هاتووە و نازانم چی و هەرێم دروست بووە و خەتای هیچ بەهێز بووە خەتای خەڵکیشە ئەگەر خەڵکی دەنگنێن خەڵکی کاکە با هەر دەنگنێن بە زۆرش دەنگنێن ئەوە تا ئەم هەموو ئەرزەیە حکوومەت ڕوخاندوێتی ئەو قەبرای کانستیکەوە هەڵە درێتەوە بۆ بینای حکوومەت ئەمە ڕاستە ئەجا دوایەوەش خەڵکی خەتای خۆتی با دەنگ نەیە تو بێدەنگیش دانیشێت لە لای خۆپشاندانە کە ئەو کەسێکە خۆپشاندانەیە کرد هەر ئەوەش دەنگی بە پارتی وەکێتی ئەوەی کە لەسەر گۆڕان و کۆمەڵ وێگرتوبنیای لەسەر ئۆپۆزیسیۆن بوون بەڵێ کاک پێشنگ لەبارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆوە چ قسەیەکت هەیە چ سەرنجێکت لا دروست بووە بەڵێ ئەوە کۆبوونەوەیەکی هیچیشی هەمووی بێ ئەنجامە ڕوا منەڵێم هەرچی کۆبوونە نەک ئەوەش کە لە پەرلەمانە نێچیروان بارزانانی ئەوانە ئامادە بوون بەس هەر من ئەڵێم نەک کۆمەڵ وێگرتوو بزوتنەوەی ئیسلامی هەر یەک سپاس بۆ کاک پێشنگ لە سلێمانیەوە توانە هەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک توانە بەداخۆ دیارە پەیوەندێکی پشراوە سەبارەت بە تەوەرەکە لە فەیسبووکەوە لەو بۆچوونانەی کە سەبارەت بە تەوەرەکەن هەندێکیان پەیوەندیان بە تەوەرەکەەوە نییە ئێمە بە ناچاریەوە لەبەر کاتەکە ناتوانین بخوێنینەوە لەنجە هۆڵەندی بەو ناوەوە لە فەیسبووکەوە نووسویەتی بڕوان بەم کۆبنەوەانە نییە چونکە هەمووی درۆیە و دوورە لە ڕاستیەوە وەک خۆی دەڵێت محەممەد مەولود نووسویەتی بەڕای من کۆبوونەوەیەکی باش بەڕێوەچوو و دەستخۆشی کردووە لە نێچیروان بارزانی جەمال لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک جەمال سەرچاو قوربان فەرموو کاک جەمال وڵا دەستخۆشی لە بەڕێز کاگنێشی دەکەم سەرۆکی حکوومەت بەڵێ هاتووە بە ڕاشکاوانە ئەوەی کە عیلاقەی بە سەرچاوی نەوت و وزەوە هەیە ڕۆنی کردوێتەوە و هەردوو جارەکە لەسەر داوای خۆی هاتۆ خۆی داوای کردووە کە بێ ئەوڕوونکردنەوەی باو داوای پشتگیری لایەنەکان دەکا من بۆیە دووبارە و سێوارە دەستخۆشی لێ دەکەم و هیوادارم سەرکەوتوو بێ لە کارەکانیە هیچ قسێکت نەماوە کاک جەمال سەبارەت بە کۆبنەوەکە سپاسان دەکەم سپاس بۆ کاک جەمال لە سلێمانیەوە ڕەئوف هەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕەئوف ئەو کاتێ باش بەڕێزم فەرموو برای بەڕێزم من نازانم من وەک وەرخمار بەس سەیرم نەکات نەمیستەیش کەم نەیشم گوێم لە هیچ شتێک بێت نەیشم میز بزانم هیچ شتێکە چونکە پێشەکی ئەمزانی لەسەر قسەی ئەو بەڕێزانەیە کە ئێستا پەیوەندیان کە دیارە ئەوەی کە وتراوە هەروانە وتراوە دەزانم من پێی ناگە خۆشم مەشغوڵ کەم و بشتەی خەری خۆ بە خەریکە باشترێکە تاوەی خۆم بە دەنگ و باسی ئەمەوە خەریکەم بزانم چی ئەڵێن و چیەکەن ئەوەی میلەت ئەوێت و ئەوەیشی کە خەڵک وەکو خەڵک لە جوایە ناچێت نێچوان بارزانانی تووڕەبوون هیچ پێویست بە تووڕەبوون ناکات من یەکێکم هاوڵاتی ئەم وڵاتە من ئەمە 23 ساڵە ئەم داهاتی ئەم کوسارە بۆ کوێڕەمە بەس هەر نەوت نییە ئەزیزی من ڕۆژانە سیاست بەرمیل لە هەموو سەیتەرەکەی ڕاست سیاست تەنکرد نەوت باشە خۆ ئەگەرێکی نمە هەموو مانگەبایی چەند میلیۆن دۆلار ئەڕات بێزگەلەوەی تورکیا باشە ئەم هەموو میلیۆن دۆلارە بەرەو کوێ ڕۆیشت ئەم هەموو پرۆژەی کە بەجێبەجێ نەکراوە بەرەو کوێ ڕۆیشت داهاتی ئەم هەموو دائیرانە بۆی کوێ ڕۆیشت کاکە دائیرەی تاپۆیە بەڕێوەبەرایەتی سوزانە پۆستۆ گەیاندنە بەڕێوەبەراتی تاپۆیە بەڕێوەبەراتی هاتوچۆ هەموو ئەوانی تریش پارەکانیان بۆ کۆچی یعنی خەڵک داوای ماچی ڕەوای خۆیەکات ئێمە ئەوانمان هەڵ نەبژات ئەوانشمە ئەگەر ئێمە بمانێنایەتە دڵنیا دەکەم ئەوانمان نەیەنایە بە کوردستان بەڵام ئێستا ئەمریکای هێناونی دای ناون لێرە بە کەیف خۆیان پارە تەخشان و بخشانەکەن و سەرۆتی سامانی وڵاتە بۆ خۆ سپاس بۆ کاک ڕەئوف لە سلێمانیەوە قاسم هەر لە سلێمانیەوە سڵاو لەبێ کاک قاسم باشی بەڕێزەکەم زۆر سپاس فەرموون کاک قاسم وەڵای من وەکو گەنجەکەمە هەندێشت بڵێن لەسەر ئەو شتانی کە بوو بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە لەوە کە ئاوا و خەڵکی نابێت زۆر ڕەشبینانە بڕوانێتەوە ئەو شتانی کە ئاوا سەرۆکی حکوومەت هەرچەنە کاربڕێکەریش بێت لەگە پەرلەمان کۆ بێتەوە بەڵێ جا هیوادارم خەڵک زۆر ڕەشبین نەبێت و برادێکیش تەلەفۆنی کردوتی حکوومەت شوێن داگیرەکە باوەڕ ناکەم شتی واش ببێت و ئەو برادەرەش تعویزاتی خۆیان بەتەواتی وەرەگرن جا ئەوەی نایە بڵێ حکوومەت داگیرکەرەوەمانە هەر هەمویان شت وەرەگرن باشە سەرنجت لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ وەڵای کۆبوونەوەکە بەلای من شتێکی باش بوو بەڵام نەبووە بەعزیا تووڕەبوون و شتانە شێتیا بێ بەسەر بەعامیان شتێکی باش بوو بۆ
ئەو سەرۆکی حکوومەت کە ئاو بێتە بەردەم پەرلەمان و لێپێچینەوە و پرسیایی لێ بکەن لێ بکرێت. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاک قاسم لە سلێمانیەوە. توانە هەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک توانە. کاک شاوەنجانم کاتتان باش. هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەتان لێ بکەم. زۆر سپاس کاک توانە. بەڕاستی یعنی ئێمە بێ باز لە شتێ بکەین کۆبوونەوەکەی ئەمڕۆ و خەباتی چەند وەختە و هەموو شتەکان با ئێمە ئەم خەڵکی ئێمە بەڕاستی وای لێ هاتووە کاک شوان خەریکە سیراحێکی زۆر ناخۆش دروستە بێ لە ناو میلەتەی ئێمەیە. بەڕاستی وشەی دزی وشەی بەعزە شتێکە خەنە دوای خەڵکی بەڕاستی هەموو سەرکردەکانمان گوناحە لە چ گۆڕانە پارتی هەمی بۆ خزمەتی ئەم وڵاتەیە ڕاستەکەم و کوڕی هەیە. بەڵام داواکە من وەکو هاوڵاتیەک کە بیرروبۆچوونی زۆر کەسی تریش بەم جۆرە هەیە یعنی بە ئەم موشانە وای لێ بکەین موشانە بکەین بە گوڵ بیکەین بە شتێکی تر وا بکەین ئەوان چاک ببن یعنی بەم شێوەیە تۆ کەسێک ئێستا لە چاکساتی گەورانە لە شوێنێک دزیەکە عفو بکاکە بەو شێوەیە ژەڵێم خەڵک لەوێ کۆمەڵی خەڵک هەیە لەوێ بۆ چاکساتی بۆ گەڕانەوە بۆ ناو کۆمەڵگا نەسیحەتیانەکەن چاکیانەکەن بەڕاستی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەم کوردستانەی ئێمە وای لێ یعنی خەریکە خزمایەتی و برایەتی و کەسایەتی و ئەمە بێ بە حیزبایەتی با ئێمە بە هەموو لە دەست خێنە ناو دەستی یەک ئەم وشە ناشرینانە بەکار نهێنین چووکم. سپاس بۆ کاک توانە لە سلێمانیەوە. عەبدوڵڵا لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک عەبدوڵڵا. کاک شوانگان زۆر سپاس دەکەم. عشان والله هم في ام خلق بعض خلق تلفونك كاتن يعني شهاني او نزوز لما خرابتان لبي اما يسخافيني قيدان كاك عبدالله با زبانه قسەنە کەین بەرامبەر بە هیچ کەسێک ئێمە لەگەڵ ئەوە دانین ظهورە کاک حکەم مەخ ظهورە شایانی ئەوەن خراپتریان لێ بکرێ ئەمە بەڕاستی ئەمە قسە نییە بۆ کەس دەست لە قورگی نابێت تۆ بڵێ وەڵە دەستخۆشی لێ بکەی ئەبێت چی بگەین ئەمە ئێمە هەموو ئەزانین قەیدانی لە کوردستانە دروست دەچێت بەرپرسە و نێچیروان بارزانانی خودی نێچیروان بارزانانی پەرپرسە چونکە نێچیروان بارزانی مستەوای ئەوەی نییە زۆر چ حکومە بێتین کاکە جیان یعنی بە واضح قسە بکەین بەچ بوویتە یەکەم سەرمایەدەر لە هەموو جیانە کاکە بە قوڵکی ئەم خەڵکە باشە کاک عەبدوڵڵا کۆبوونەوەکەی ئەمڕۆ چ سەرنجێکت هەیە لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ؟ کۆبوونەوەکەی ئەمڕۆ من دەستخۆشی لە سەرۆکی پەرلەمان ئەەکەم بەڵام بەم شێوەیە ناکەنە چیزان بارزانانی کە کەسێک پرسیاری شقامی لێ ئەکاتن تووڕا بێتر ئەی پەرلەمان کاکە ئیشی پەرلەمان و ئەندام پەرلەمان چیە؟ بەڵام بەداخەوە هەندێک پەرلەمان ئامادە نەبوو بەڕاستی دێگای داخە و هیوادارم خاصی کوردستان بە خۆی بەعسی خەڵک کرد دەستخۆشی نێچیروان بارزانی هەموو دنیای کرد. بەڵێ کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە سپاس بۆ خوێندەکەت. هەردی لە ڕانیەوە لە ڕانی باشی بەڕێزەکەم سپاس دەکەین کاک هەردی فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم وەڵاهی من بۆ چوون و زۆر جوان بوو لە سەرۆتەکانی بەڕێز کاگنێچی بۆ تا ئەمڕۆ بەڕاستی ئەو ڕوونکردنەوانە زۆر جوان بوو و من هەموو کاتێک دەنگم بە گۆڕانەوە بەڵام لەسەر بەرزی و گەورەی کاگنێچیر لەمڕۆ بڕێرەماوە هەتا ئەمرم پێشمەرگەیەکی پارتیم بەبێ مەعاش بەبێ هیچ شتێک. باشە کاک هەردی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەگەر پێت وایە بەو شێوەیە بێ کۆبوونەوەکەی ئەمڕۆ وەڵامێک بوو بۆ ئەو پرسیارانەی کە لای تۆ دروست بووەکو هاوڵاتی؟ بەڵگەیەکی مەلموس بوو شتەکان وازا بوو هەر هەموو ڕوون و ئاشکرا بوو بەڕێزەکەم. بەڵێ هەمووی ڕوون و ئاشکرا بوو بە شەفا بەدی کۆمنت نەبوو خۆ هەمومان بینیمان بەڕێزم هەمومان بینیمان. بەڵێ هەمومان بینیمان بە بەڵگە لەسەر تەلەڤیزیۆن. دەستخۆشی لێ یەکەم. سپاس بۆ کاک هەردی لە ڕانیەوە. محەممەد لە بریتانیاوە ئەم کاتت باش کاک محەممەد. ئەم کاتت با کاک شوانگە. سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. وەڵا کاکە من تۆزێک تێبینیمە لەسەر ئەو ڕێکەوتنە 50 ساڵی لەگەڵ تورکیا ئەگەر زەحمەت نەبێ هیچ ئایا ئەو هەموو حیزبە سیاسانی کوردستان ئاگاداری ئەو ڕێکەوتنەی هەن ئایا مەسەن تەنها لایەنێک بە تەنها کردوێتی ئەوە چۆنە مەسەلەن بۆ مستەقبل ئایا ئێمە مەسەلەن ڕێگریمان لێ دەکرد لەلایەن تورکیا ببینە بە دەوڵات مەسەلەن بەڕاستی ئەنی هیچ دیار نیە ئەو 50 ساڵە بڵێن زۆر چ مەرجێک تێدایە چێ دەزانین ئەم تەنها ڕوونکردنەوەی ئەوم دەویست بەڕاستی مەمنون دەم مەگەر بەحقیقەت خەڵک بزانی نەک بۆ من بۆ هەموو کەس مەسەلەن بۆنەوەکانی داهاتومان 50 ساڵ ئەنی وەختێکی زۆرە بەحقیقەت ئێمە لەوانەیە ئەم وا هەست دەکەم کە هەندێک ڕێکەوت نەبێت کە تورکیا کوردی تورکیا نەتوانێت هیچ بکات لەبەر ئەو ڕێکەوتنە. زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ کاک محەممەد لە بریتانیاوە. ئازاد لە ئەڵمانیاوە ئەم کاتت باش کاک ئازاد. سپاسان دەکەم. من ئەوەی ڕاستی پێکۆبوونەوەی ئەوڕۆ بە لایەنێکی دەبەرەوەی لە کار بووم بەڵام من بە ڕێی خۆم دوو ڕەهەندم لێ یەکیان سیاسەتی بوو یەکیان نێگەتیڤ بوو
ئەوەی پۆزتیڤ بوو ئەمە کۆبوونەوەی ئەمڕۆ هەنگاوێکە لە ئاراستەوەی ڕاست بۆ زیاتر شەفافکردن و کارەکانی حکوومەت و ئاشناکردنەوەی خەڵک بە سیاست و بەو شتانەی کە تا ئێستا وا پیشان دەدرا کە شاراوان ئەمە ڕەهەندێکە ئومێدەوارم بەردەوام بێ و پەرلەماندا چاوەڕێی حکوومەت ڕەهەندەکەی دووەم بەڕاستی سەرسەربان بووم لە وەڵامدانەوەی کاگنێتیر و کاگاشتی کە بەڕاستی ئەوان لە لیستەی بەرپرسیارەتیدان خەڵکی سیاسەتدا دەپشنی درێژتر بێ توانای دەبێتن ئەگەر شتێک بە دڵیشی نەبێ خۆڵی بکات و یان ئەوە تا بە شێوەیەکی دیپلۆماسیانە دەتوانێت وەڵامیش نەداتەوە بەڵام بەرامبەرەکەی بریندار نەکاتن یان شقازێکی تر پەیامەکە بگەێنێتە خەڵک بۆیە ئومێدەوارم ئەو شتانە یەکیان زیاد بکە ئەوەی یەکەم ئەوەی دووەمیشیان کەم بکە لە کۆبنەوەکانی داهاتوو بەرچاومان دەکرێت. زۆر سپاس بۆ کاگازات لە ئەڵمانیاوە. فریشتە لە سلێمانیەوە. مرحبا بەڕێز. مرحبا فریشتەخان. من لە ناخی دڵمەوە پیرۆزبایی ئەو سەرکەوتنە گەورەیە لە بەڕێز کاگنێتی ڕەبان بەرزانی و دکتۆر ئاشتی هەورانی ئەەکەم بەڕاستی هەر ئەوانن کە خەمخۆری میلەتن و دڵسۆز بە میلەتی کوردستان و تەحەدای هەموو بڕیارەکانی مالیکی کرد. ئەمە جێگای دڵخۆشکەریە بۆ هەموو میلەتی. باشە فریشتەخان کۆبوونەوەکەی ئەمڕۆ چیمان پێ دەڵێت؟ بەڕێزیان وەڵاهی من ئاگادار نەبووم بەڵام هەرچیەک بێ سەرکەوتنی بەدەستێناوە مادام ئەو چوە ڕوونکردنەوەی یاوە لەسەر هەموو ئەو بابەتانە ئیتر پێویست ناکە مناقەشەکە مانای سەرکەوتنەوە هۆی یعنی دڵخۆشکەرە بۆ هەموو میلەتی کورد ئەدێ ئێمە شانازی بکەین بەو سەرکەوتنەوە. ئەگەر قسێکت مابێ فریشتەخان؟ وەڵاهی ئەوەی کە ماوە ئینشەڵڵا ئیتر دانەمێنی چاوەڕێی موچەبین لە مالیکی و داهاتی خۆمان بێتە کایەوە و دەست نەگرینەوە بۆ داهاتەکەی مالیکی. بەڵێ سپاس بە پەیوەندەکە. دوا پەیوەندیمان بەختیار لە سلێمانیەوە. سڵاو لێبێ کاک بەختیار. ئەم کاتت باش. هەموو کاتەکەت باش. بەڕێزەکەم بەنسبەت ئەو تەوەرەی ئەمڕۆوە کە جەنابتان هەڵتان بژاردووە بەڕاستی جێ دڵخۆشکەریە بەڵام ئەوەی جێ دڵ ناخۆشیە کە وەزیرەکەمان بە میلەتی کورد دەڵێ خەڵک نێزانی نەوتی خاویانی چی وەکو ئەم وڵاتەی چی خوێنەوار نەبێ ئەمە خۆی لە خۆیان جێی داخە بۆ وەزیرێک بە میلەتێک بڵێ نەوتی خام خەڵک نەیزانیوە نەوتی خام چی یعنی ئەم میلەتە هیچی نەزانیوە ئەم وەزیرە بەتەنیا هاتووە ئەم کاری بۆ میلەتە ڕاپەڕانوە بەڕاستیەوە جێی داخە و جێی گلەیە و حەق بوو پەرلەمانتارەکان ڕەدیەوە بنەوە کە میلەتەکە زۆر لەوە شارەزاترا و بەڕاستی ئەوان زیاتر بە تایبەتی کاتێک کە ڕێسی حکوومەت لە پەرلەمان ئاوتی من بە بڕیاری پەرلەمانە بەڕێزەکەتان منم قەرارم ماوە ئەم نەوتەمان ناردووە ئەوان 10 ساڵ نەو دەنێرن یعنی چی ئەوان بەحساب لەماوە 1 ساڵا کردویانە. زۆر سواز بە تەوەرەکەتە. سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانی کە دوا پەیوەندیمان بوو. لوقمان قاسم نووسێتی نێچیڤان بارزانی خاوەن سیاسەتێکی ناپەسەندە لە نەوت. ڕێبوار حەسەن نووسێتی سەرەتایەکی باشە و دەستخۆشی لە نێچیڤان بارزانی کردووە. تا سبەینێ شاد و بەختەوەر.